ڕێکخراانی ئەم بۆنەیە ناوی قۆناغەکانی زوو هەڵسانەوەیان لێنەوە کە بە وتەی ڕەحیم شەدادی بەڕێوەبەری پێشانگاکە دەرفەتێکە بۆ دروستکردنی بوارێک تا هەموو هونەرمەندە دەربەدەرەکانی سوودان بتوانن کۆ ببنەوە و چاویان بە کەسانی تری وەک خۆیان بکەوێت. یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی ئەنجامدانی ئەم بۆنەیە ئەوەیە هونەرمەندە دیارەکانی سوودان کە بەهۆی شەڕەوە هاتوونەتە ئێرە بە شێوەیەک بگەێنین بۆ هونەرمەندانی پێشتر لە نایرۆبی بوون ئەوانی زووتر ئەو جۆرە سیستەمە پشتگیرییان پێکێناوە. شەداد کە بەڕێوەبەری پێشانگای داونتاون بوو لە خەرتوم دەڵێت ڕەوشەکە زۆر سەخت بوو. زۆربەمان زۆر شتمان لەدەستداوە بۆ نمونە من گەلەریەکەم لەدەستدا کە زیاتر لە 450 تابلۆی تێدا بووە. محەممەد ئەلحەسەن یەکێکە لە ڕێکخراانی بۆنەکە و بەمۆ ناسراوە بەڕێوەبەری 249 کاری هونەر و کەلتور بۆ لە سوودان دەڵێت ئەو بۆنەیە ڕێگەیەکە بۆ ناساندنی هونەرمەندان بە بازاری ناوخۆ و هەوڵدانیشە بۆ یەکبەستنەوەیان بە جیهانەوە. ماناکەی بۆ ئێمە لە بنەڕەتدا پشتیوانیکردنی ئەم هونەرمەندانەیە کە ناچار بوون لە شار هەڵبێن و بێنە ئێرە و لە سفرۆ دەست پێ بکەنەوە گالەری و ستۆدیۆکانیان لەدەستداوە تەنانەت هونەرە ئامادەکانیان کە لەوێ بوون بۆ من گرنگترین شت ئەوەیە کە ئەم هونەرمەندان بتوان دووبارە بەرهەمیان هەبێتەوە. تیبیان بەهاری هونەرمەندێکی تری سوودانیە و پێیوتین شەڕەکە بە شێوازی جیاواز کاریگەری لەسەر خۆی و ئەوانی دیکە هەبووە. ئێستا تابلۆکەم گۆڕانکاریەکی بەرچاوی بەسەردا هاتووە لە ڕووی هێزەوە لە ڕووی بەشداربوونەوە لە ڕووی ئەوەی منیش لێرە ئامادەم هەست بە تووڕەیی دەکەم ئەڵبەتە پەلە ناکەم لە مامەڵەکردن لەگەڵ ئەو هەستە تووڕەییە لە ڕاستیدا من زیاتر بایەخ بە پرسیاری ئەوە ئەدەم کە چی بکەم بۆ ئێستا چۆن بتوانم وەک ڕەوەندێک بەشدار ببم. ئیبراهیم ئەحمەدی ناسراویش بە سنۆپی سینەماکارێکی سوودانیە و خەڵاتی فیلمی وەرگرتووە لەم دوایینەدا هاوشێوەی زۆربەی خەڵق بەهۆی شەڕەوە ئاوارە بووە. سەبارەت بە خۆم لانیکەم هەموو شتێکم لەدەستداوە تاکە شتێک کە بۆ من هاتە دەرەوە مۆبایلەکەم بوو بەڵام هەموو شتێکم لەدەستداوە چونکە یەکێ لە هۆکارەکان ئەو بوو بۆ هەمووان پێمان وا بوو زوو کۆتایی دێت چونکە لە ڕابردوودا وەها بووە کاتێ لە سوودان کۆدەتا دەکرا یان خۆپیشاندان دەکرا یانیش لە سەروەختی کڕۆنادا. ئەحمەد دەشڵێت لە 5 ساڵی ڕابردوودا خەریکی بنیادنانی کاروباری فیلمسازی و بەرهەمهێنانی ڤیدیۆ بووە بەهای ئەو ئامێرانی کە لە دەستی داون و بەجێ هێشتون لە نێوان 40 بۆ 50,000 دۆلاردایە. شایان پاشا بۆ راپۆرتی مەریام دیاڵۆ دەنی ئەمریکا نایرۆبی.